9 نیسان ئەو ڕۆژەی لە مێژوودا بۆ عێراقیەکان بێ جیاوازی ڕۆژێکی گرنگ بوو چونکە دەسەڵاتێکی دیکتاتۆر کە حکمی ئاگر و ئاسنی سەپاندبوو بەسەر گەلەکەی لەناوچوو. بۆ گەلی کوردیش هەلێکی مێژووی گرنگاتە پێش بۆ ئەوەی خاکە زەوت کراوەکەی بگێڕێتەوە باوەشی نیشتیمانی خۆی. بەڵام لەو کاتەیە سەرکردایەتی هەردوو پارتی کوردی دەسەڵاتدار بیر و فکریان لای ئەوە بوو چۆن پارەی زیاتر بەدەستبێنن لای ئەمریکیەکان. سیاسی کورد هەمیشەوا بوو لە گفتوگۆ و لە دانوستان و قسەکردن لەگەڵ خەڵکی ترە هەمیشە کوڕی خۆی بە قوربانی کچی خەڵک کردو. شۆڕش حاجی ئەندامی خانی ڕاپەڕاندنی بزوتنەوەی گۆڕان دەڵێت کورد دەیتوانی کەرکووک و ناوچە دابڕاوەکان بێننەوە سەرخاکی هەرێم بۆ هەتایە بەڵام نەکرا و عێراقیان دامەزراندن و بەهێزیان کرد و ئێستا ئێمە لی دەپاڕینەوە. ئەندامێکی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامیش دەڵێت گەلانی عێراق بەنیازی خۆشببختی بوون دوای نەمانی سەدام بەڵام نەهامەتی زیاتریان توش بوو. ئەو کاتێک کە سەدام ڕووخا کورد لە هەموو پێکاتەکانی تری عێراق دامەزراوەتر بوو و عێراق لەبار یەک هەڵوەشا بوو. هێزە سیاسەکانی تری عێراقیش هیچ پێگەیەکی بەهێزیان نەبوو. گەلی کورد و سەرکردایەتی سیاسی کوردی ئەو سەردەمە دەیتوانی بەلانی کەم کەرکووک و ناوچە کوردستانی دابرنراوەکانی کە دەیان ساڵ بوو ئێمە خەباتمان بۆ دەکرد بە یەکجاری بۆ تاهتایە بهێنێتەوە سەر هەرێمی کوردستان و لە نووسینەوەی دەستوری عێراقیشدا لە پێکاتن لەگەڵ پێکاتەکانی تردا بە شێوازێکی کووا عێراقیان دروست بکردایەتەوە نەک عێراق بەهێز بکەینەوە دوای خۆمان لەبەر ئەو عێراقی کە خۆمان دروستمان کردو بپارڕێنەوە بووی مافەکانمان دەستە بەرکات. کاتێک کە حاکمی مەدەنی عێراق لەگەڵ کووردا دادەنیشێ داواکەن کە چی بۆ کورد بکرێ بەداخەوە حیزبە دەسەڵاتدارەکان ئەو کاتەکە لەگەڵ حاکمی مەدەنی عێراق دانیشن داوای پارەیان کردووە نەک داوای ئیستیقلالیتێکی سەر بۆ خۆی خۆمان و کیانێک و بابەتی نەتەوەیی ئەوەش لە زمانی پۆڵ بریمەرەوە کە داواکە. کەمال ڕۆف نووسەر و ڕۆژنامەنووس باز لەوە دەکات ئەو شێواز و فۆرمە حکومڕانی کە پارتی وێچێتی بەدەستیانەوە بوو تەنها چاویان لە پێگەی شەخسی و حیزبی خۆیان بوو بیبەنە پێشەوە لەمەشدا تەنها گەلی کورد زەرمەند بوو. سەرکردەکانی کولۆکاتە بیرانەوە نەکردەوە عێراق دەوڵەتە ئەتوانێت بە خراپیش بێت خۆی بیناکاتەوانێت بەڵام ئەمان ئەو ئیدارەیە یاخۆ قاوارەی کە دروستیان کردو ئێشتا دەڵەمەیە ناتوانێت خۆی بگرێت بەداخەوە ئەو بیرکردنەوە نەبوو چیان لە شتی کوردماوە بوو چیان لە ئیمتیازاتی شخصی و حیزبی بوو بۆیە نەتیجەیەکی خراپی وەرگرت. سەرکردایەتی سیاسی کورد لە سەردەمی ڕوخانی ڕژەمی سەدام حوسێندا ئەیتوانی چەندین دەستکەوت بۆ گەلی کورد لە ڕووی خاک و مافەوە بەدەستبێنێت بەڵام سەرکردایەتی ئەو کاتە هەموو هەوڵەکانیان چڕ کردەوە لە بەدەستێنانی ئیمتیازی شەخسی و حیزبی بۆ خۆیان. عەبدوڕەحمان ئەبوبەکر، کێنێن سلێمانی.